ئەمشەو باسی نیەتەکەی. نیەت وشەیەکە کە ڕەنگە ڕۆژانە هەمومان بەکاری بێنی. نیەتی دڵی من وا بوو، نیەتم بوو ئەمە بکەم، نیەتم بوو وا بڕۆم، نیەتمە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بم، نیەتمە 4 کات نوێژی ئەم نیۆڕۆیە بکەم. بەڵام ئەم شەو پێم خۆشە بچینە ئەو گۆشەی نیەتەوە کە ناوەمانە، نیەتی ڕۆحیمان چییە بۆ ژیانکردن. من بەپێی ئەوەی کە خوێنومەتەوە و تێگەیشتوم لە ژیان، ئەمە تێڕوانینێکی خۆمە و یەکەم بە بەشێک لە گفتوگۆکەی ئەم شەویشکە مرۆڤ نیەت و ڕاستی دڵی چی بێت ژیان و خوای گەورە ئەیگەێنێ بەو شوێنە. ڕەنگە زۆرمان بە شێو و شکڵ لە ئیشێکا بین، بەڕێوەبەرێک بین بۆ بەڕێوەبردننی جێگەیەکیە لەم شێوەیە، بەڵام نیەتی دڵمان لە ناوە شتێکی ترە. نیەتی دڵمان ئەوەیە بەم ئیشە دەوڵەمەند بین، نیەتی دڵمان ئەوەیە بەم ئیشە چوزانم دوو کەس بناسین و خۆمانی بیاسەرخین. نیەت ئەو گەێنێتە ئەو شوێنە نەک وێنەکەی کە تۆ پیشانی خەڵکی. جا بابەتەکە زۆر زۆر سادەیە و کوشە، بەڵام زۆر زۆر هەستیارە، زۆر زۆر فێرکەریشە بێ بۆ هەمومان. جەناب دەڵێ چی؟ سپاس دەکەم. لە سادەیەکەوە دەست پێکەم و نوکتەیەک. باش. جەماعەتی خەریکی تۆپە پێن لە گۆڕەپانێکی دیهاتە ناو خەرمانێک. باش. کە من یەکێکیان بکەنە داوەڕ و چاودێریان بکە، یەکێکی گوا لێوانە ئەمەی نوکتە سوحبەتە بێژین مەلای مەزبوورەوە لەوێ مەلا ناسرەدین. ێژن بۆ حەکەمیەتی ئەم تۆپە پێمانە بوو ناکەێژێ باش. هەوڵێکی زۆرە دەن، یەکێکیان تۆپەکە تێرە بەرەو گوڵەکە و لێدا و لە چاوی حەکەماوە ئازانێت تۆ بچووە بە گوڵا و ێژێ گوڵ. گۆڵچیەکە ێژێ گوڵنە و ێژێ قبول نیت گوڵە. کابرا دایل تۆپەکە ێژێ برا گوڵنەوە من خۆم لێمدا. ژێنە تازە گوڵە وتمە گوڵە و تەواو بوو. ئاخر چۆن نەبێ. ێژێ وەختێت داوی لە تۆپەکە نیەت و گوڵی یا گوڵنەوە. ێژێ وەڵا نیەتم گوڵکردن ێژە دەیتەواو نیەت و گوڵوە و گوڵوە و تەواو. ڕێکەوە. ئەمە قبول، ئەمە من وەکو نوکتە بۆ مەزاحوتم. ئەی نیەتی گوڵچیەکە چی و خۆی فرەدا بۆ تۆپەکە؟ ئەویش نیەتی بوو گوڵ نەوێت. ئەی بۆ نیەتی ئەویش بەرچاو ناکەی کە ئەویش نیەتی بوو گوڵ نەوێت. نەتیجە عەمەلیەکە تەکی نیەتی هەردکیانە تەتبیق بکە گوڵ نەبووە. چون یەکێکیش نیەتی ئەوە بوو گوڵ نەبێ. با ئیتر بچمە ناوی بابەتەکەوە. ئێمە لە دەروونناسیا وشەی نیەتمان نییە، وشەی هاندەرمان هەیە، موتیڤمان هەیە. چی هاندەری مرۆڤێکە بۆ ئیشێک ئیش بکات؟ هاندەر نەبێت، هاندەر وەکی مەکینەی ماشینێکە نەبێت ماشینەکە ناچوات. وەلەکانە سوکانێکی گەرەکە بەرەو کوێ ئەم نیەتە ئاراستە بکات. خەریتە و نەقشەیەکی گەرەکە کە ئەم سوکانە بەو خەریتە و نەقشە بچوە تا ئەگاتە ئەنجام. بۆیە نیەت بە تەنیا ناوێتە پێوەەر بۆەوەی چتەکە دروست بووە یانە. نیەتەکە باشە، زۆر پیرۆزەیە. مەش حەزەکەین کەسەکە بە نیەتی باش دەست پێ بکات و ئەگەر بە نیەتی باش دەست پێ بکات، نیەتی باش لەکوێ سەرچاوەڕێیەک کەسەکە خۆی بناسێت. بەڕاستی ئێمە ئەزانین ئێمە 5 بەشین، بەشێکمان لە ناوە خواستەکانمانە. من گەرەکمە کابرا سەر بەلاشەوە نەبێ، بەڵام بە وشەیەکی جوان شتەکە دەرەبڕم. ئەو نازانێ نیەتی من چیە، وەڵێ من خۆم باش ئەزانم نیەتم چییە. کەسەکە ئەگەر خوداگایی سڵف ئێوارنسی تیابێت، خۆناسی تیابێت، ئەزانێ نیەتەکەی لەکوێوە سەرچاوەگرێ و مەبەستی لەم بابەتە چییە. ئەبێ لە بەرا خۆی بناسێت ئایا ڕقە، کینەز، خێرخوازیە چییە نیەتەکەی. ئەمە نیەتەکە ئەبێ خۆی بیزانی. بەڕاستی بڕێکات ئینسان خۆی یەکلا نەکردەسۆ لەگەڵ خۆی چیە، خۆیی ێژێ بەخوا نازانم، حاڵم جۆرێکە نازانم چۆنە نەوبیستوە لەمە دڵم وا پێوە شتێ با نمونەیەکی بەسیت بێژم. بڕێکات لە خۆتەوە چتە بەری سلاجەکە لە یادەیت و تێیت و نەبرسیتەوە نەحیچەوە لێ نازانم بۆچی هەڵسای چوویتە بەریەم سەلاجە لادا. خۆ ئەگەر هاندەرێ نەبێ بۆ هەڵەسیە چیم سەلاجە لا دەیت و
بە فرگر بێژم دەرگاکەی وەستو ئەبێت تۆ ئاگاییەک لە خۆ بێت خۆناسینێک بێت ئەگەر خۆناسیین ڕووی کردێ ئەمە بەشێک لە نیەتە بەشی دووەم ئەگەر کردارەکە کۆمەڵایەتیە ئینسانیە بۆچی بەرامبەر بەم کەسە ئەمە ئەەکەی ئایا توانیتە هەستی ئەو بخوێنیتەوە بە هەستی ئەو هەڵسی بچی بەدەمیوە کە نیەتەکە یارمەتیکردنیەوە چون ئەگەر بەرامبەرەکە نەزانی چییە نیەتەکەی تۆ بە تەنیا شاید ناتوانێت یارمەتی بکات ئەمانە ئەەکەینە نیەت جا ئیسا ئەچینە دوای نیەت تۆ ئەگەر نیەت بێژین هێزەکەوێ خاتە ڕێ سوکانەکەوێت جاهتەکە ئاراستە بکات ئێستا تۆ ئەبێ خەریتەیەک بێ پیایا بڕووی و لێزانیەک بێت بەم ڕێگا بڕووی نیەت هاندەرە بۆ عمەڵەکە ئەگەر عمەڵەکە نەزانی با هەمتر تەمسی لێ سادە بکەم کەسێک کەوتوسە ئەو تۆ نیەتە دەربازیکی نەخنکێ ئایا مەلەزانی نەخێر دەی ئەپەڕیتە ماوە چیەکە ینی خودناسی و پێ نییە برامە خواونە قوسە ناوێسێ بێڵە بابی و مجێکەکەی خۆی ئاوا با بڕاتەوە باش نیەت من نیێت تۆ نیەت باشە دەربازکردنی ئەم کەسەسە وەلێکانە خۆیی بازەدەیتە ئاوێ خۆیی مەلە ئەمەیانی خۆنە ناسینەکە ئەگەر لە دڵی ئەوی چۆ بڕوانی و ڕاستی باوکت بێ کەوتێتە ئەو تۆ کڕەکەی بقنیتە ئەو دەریبێری لە لای ئەمە جارێک کەسێک خنکیان سێ برا پشسەریەک چوونە ناو یەکتری دەربازکەن هەرسیانیان خنکیان ئایا ئەو کەسەوا لە ئاوەکە بزانێت تۆمە لە نازانی لە دڵی ئەوە بڕوانی داوا لێکا توێش بێتە ئەو بیتە خنکیان بۆیە هەستی کەسەکەی بەرانبەری چی نەخوێندێسۆ هەر بەم نیەتۆ قنی بۆیە ئەگەر بێژم و من چۆنە بێ بقنی ئەبێت تۆ مەلەزان بی و بیش زانی ئەتوانی دەربازیکەی نەک بچی خنکیا و بکەیتە دوان بۆیە ئالێرانە لێ هاتوویش دەست پێکات ئایا لێ هاتوویەکان هاپێ کە ئەم نیەتە بچەسپێنی لێ هاتووی شتێکی فیزیکیە نیەت شتێکی ناوەکیە نیەتی تۆ خێرە باش بەڵام لێ هاتوویەکانی دەر نیشانەدا تۆ ئەم نیەتە هیچ ناتوانانی بچەسپێنی خراویچیەکەی ئەی لێ هاتوویەکان چییە چون ئەم نیەتە بۆسن نەتیجەیەکی پێدروستکەی وانە ڕاست ئەگەر لێ هاتووی و پێنەوێن نیەتەکەیش خێروێ ناتوانانی بکەیتە نەتیجەی خێر ئەین لێ هاتوویەکانە بچێنوێ لێ هاتوویەکانی شێت تەواو بێت ناقص نەبێت ئەگەر هاینە شاخێک و سیارەکەمان گیری کرێت نیەتمانە بگەینە ماڵ بەفری شەو نەدا لێمان و ڕقنەوەینە نیەتێکی باش لەم سیارە لێخڕینا من نازانم لێ بخڕم بە باشی وەلێ مامۆساجاسم زۆر باشە زانێ لێ بخڕێ من و ێژم ئەبێ من لێ بخڕم گەرەکمە ئەم خێرە بکەمە نسیوی خۆم هەمووتان دەربازەکەم چون نازانم لێ بخڕم هیچ شاید ڕقتان نەوردایەت و ئمشەو لە شاخاون وەلێ هەمووتانم خستە دەڕێیەک و هەمووتانم کوشت بۆیە لەرا ئەگەر لێ هاتوویەکانیش تاوانێ لێ هاتوویەکانیش مەهارەتە فێربوونە یاگرتنە ئەمانەیە ئەگەر ئەمانە تەبانەون ناگەی بە نەتیجە و ئێمە لە نیەت و لە لێ هاتووی مەبەستمان نەتیجەس ئەگەر نیەت ڕیشەی دارێک بێت لە قوپۆکە ئەعماڵی دارەکە بێت من بۆ میوەکانی ئەگەڕێم ئەگەر میوەکە دروست نەکات با نیەتەکە خێر بێ بادارەکەش باش بەقۆت و بەهێز بێ وختێنی بەرهەمی نەبوو هیچێکی نەکردێ بۆیە ئەمە ئالێرانە خێنە ناوی ماتریسێکی چواربەرەکیوە چوار دەلاقە یارۆ ئەو دەلاقە ساڵانی پێش منتان ساڵ زاتم نییە بیکێشەوەڵاوە بۆ کێشایم ئایتن نایکێشم نیەت یا چاکە یا خراپە مام ناوەندەکەم کار پێوە نیە نەتیجەش یا ئەوەیە گەرەکمانە یا ئەوە نییە چوار حاڵەت دروسە بێ باشترین حاڵەت ئەوەیە کە تۆ نیەتێکی باش هەیە بە لێ هاتوویەکی باشەوە وا تەرتیبەکەی ئەگەی بە نەتیجەکە ئەمە خێری عالاس پیرۆزە ئەوانەی کە سەرکەوتن دروستەکەن ئەمانن بە نیەتی چاک بە لێ هاتووی باش نەتیجەی باش دروستەکەن حاڵەتێکمانە کەسەکە نیەتی باشە لێ هاتووی پێ نییە شتەکە خراوەکەت چاکی مەکە باخراونە چاکی مەکە باخراونە نیەتەکەی باشە بەڵام لێ هاتوویەکەی پێ نیە زانست هەوڵ تێکۆشانی تەواو ناکات شتەکان تەرتیب ناکات تێگەیشتنی باش نییە بەرانبەرەکە ناخوێنێتەوە ناگێتە ئامانج و خۆی چی بە براوە زانێ ڕێک بابەتەکەی جەنابتێژی برا نیەتم باش بوو نیەتی باش بوو ئەم نیەتی باشتە کردتە ئەمە جەهلێکە بۆ خۆ پیرۆزە کردێ نەزانینێکی پیرۆزە چون نیەتەکە باش و عیبنێتۆ شتەکە لە ناوبرد بە نیەتی باش ئەبێت شتەکە چاک کردایانی ئەبێت لێ هاتووی باشی چی پێ وایە تا دەرەنجامی باشە ئەمە کێشەکەی ئەمەسکە ئیمڕۆ باسمان کرد حاڵەتی سێهەم نیەتەکەی خراپە دەرەنجامەکە باش دەرەچی
ئەمە ێژن پێی تەوفیقی ئیجباری ینی بێەوە گەرک توێ چاکەیەک توش بێت چاکەیەک و توشتێ گەرەکتە شتێ بکەی خراو بکەی چی لە خۆی لێکەوتەیەکی باشی لێکەوێتەوە و خەڵکیش دەسەکەنە چەپڵە لێدان بوو بەخوا تماشای نیەتەکەوێژی بەخوا برا من هەز بیرم لەو شتەش نەکردێت. وەێ ڕوو ئەمیچە ئەمە تەوفیقی ئیجباریە ئەگەر ڕوویدا کەسەکان قازانجەکەن وەلێ کابرا نیەتەکەی چون خراپووە خۆی قازانجی نەکردێ بۆ نمونە کەسێک بە نیەتی چاک مەدرسەیە مزگەوتێ شتێ ئەکات و نەخۆشینەکان تیا چارەسەرە بن خێری ئالاس بە نیەتی باش گەرەکێ شتەکە بکە سەر ناگرێ زەرێکی کردێ بە نیەتی خراپۆ گەرەکی وەم ئیشە بکە وەلێ مەدرسەیەکی باشەکرێتەوە هەزاران کەس ئەم گەرەکی و لە زەریبێ لە شتێ خۆی دەرباز وەلێ مە خێرەکەمان توش هات ئەمەش ئەلبەتە من تەییدی ناکەم حاڵەتی ئاخیر نە نیەتەکەی باشە نە لێ هاتوو شتەکەی چوە پێ نە نەتیجەکەیش باشترە چوات بەڵام لە ئاخرەوە وەختێکانە شتێکە بێ ماکیاولیسمە ڕیاکاریە فێڵکردنە ئەلبەتە دووەمیەکە سێهەمیەکە ڕیاکاریە نەتیجەی باش دەرچووە نیەتی خراپ بووە ئەمە ڕیاکاریە ئەمە فێڵکردنە ئەمە ماکیاولیسمە ئەم ئاخریچە کوێرەوەریە و هیچی لێ ناکەوێتەوە بۆیە ئەگەر گەرەک من بە تەمسیلێکی کورت بێژمی لە بابەتی نیەتە ئەبێ نیەت کە دائەنشێ لەسەر بەها باڵاکان و لەسەر معنایەکە لە ئیشەکە هەیە باش بێت لەولا کەرەسەیەکی باشی بۆ هەڵبژێری یا لێ هاتوویە یا ئەسپاوە چونەمە حکمەتی عملی ئەیکات حکمەتی عملیانی بۆ نیەتەکە ئەسپاوی باش هەڵبژێری تا نەتیجەیەکی جوان دروست بکات ئەسپاوێکی باش و لێ هاتوویەکی باشی بۆ هەڵبژێری شانسی چوو بێت و هەوڵیش بدەی ژینگەکە تەبا بکەی لەگەڵ شتەکەتە باشە ژینگەکە تەباکردتەکە وەختە نەتیجەیەک دروستە بێت ئەگەر بێژین باشۆزە پیرۆز باشە ئەمان تۆزە بە کورتی جوابم بەرەوە هەیە درۆ لەگەڵ نیەتی خۆیان بکە بڵێ چۆنە یەک بە نمونەیەک پێم بڵێ مەسەلەن بە خێرایەژمی مرۆڤ پەنج بەشە باوەڕەکانی هەستەکانی چون زووتر لەو بەرنامەکان باوەڕ و هەست و خواست و گفتار و کردار باوەڕم ئەمەیە ئەم ئاوە بیخۆمەوە تینوێتی مەشکێنی خواستمەوەی ئەم ئاوە بخۆمەوە تا تینێتیم بشکی خواست نیەتە کەس هەستی تینوێتیش زۆری بۆ هاوردوو بۆەوە بێژم بە ڕۆژوو ئەم ئاوە ناخۆم چون ڕۆژی ڕەمەزانە و من نییەم بە ڕۆژی باوەڕم بە ڕۆژ و گرتن نییە خواستیچم وەیە بە ڕۆژوو نەبم هەستی تینێتیش زاڵەوە ملما بەڵام کۆمەلگا گشتی بە ڕۆژووە و کردار ڕەمەزانە ڕۆژ و گرتنە و قسەیش ڕەمەزان و پیرۆزیەکان و ڕۆژ ناگرم نیەتمەوەیەوە ئەوە بخۆمەوە لەبەر ئێوە نایخۆمە درۆ بە خۆمەکەم ێژم بە نشکم زاهر سازیە ئەوەیە وتم ماکیاولیسمە کەس نیەت شتێکە کردار شتێکی تر باشە ئەمە پرسیارە ئەگەر تۆزی خۆشتم بۆ حازرکەی قەینا ئەو شتە ڕاستە کە لە ڕووی زانستەوە بەتە و پرسیارە لە جەنابیشتانەکەم کەخوا بە نیەتی خۆتێ لەگەڵاکە یعنی ئەو نیەتی ناو چۆنە ئەتوێت چی بکەی مەسەلەن من ئەمەوێ لێرە داوەتێکیەوە بکەم یعنی خودی داوەتەکەم ئەوە نییە کە ماوەیەک چەند ڕۆژێکی لاک بووین بەیەکەوە حەزەکەم ئاخی ڕۆژ بۆ نمونە نانێکی خۆش بووین مەبەستەکەم ئەوەیە کە شتێکی ترە یعنی قسەکەی من ئەوەیە نیەت و واقع تێکەڵترە نیان نیەت و کردارە دژە نیەتەکەی خۆم وەڵاهی من ناتوانم ئەمە وەڵام بدەمەوە ڕاستیەکەی ئەبێ ئەوە بێژم ئەم دنیا نە جێگەی پاداشتە نە جێگەی سزاس بەرانبەر بەخوا چون بڕێ ئیش هەست سزاکەی زۆر گەورەترە لەوە لەم تەمەنا بدرێ پێ بڕێ ئیشی شەست پاداشەکەی زۆر گەورەترە لەوە بۆ نمونە کەسێکت دە کەسی کوشتێت چۆن تۆڵی دەمردنی لێ بکەیتەوە یا کەسێکت دە کەس دەربازەکە چۆن خەڵاتی دەجار زیندوکردنەوەی بکەیتەوە بۆیە لە بەشەکەی خوایەژی خوا لەگەڵ نیەتی خۆتا معامڵە لێکە ئەگەر قەیامەت بێ ڕێی هەیە وەێ ئەگەر قیامەتی بۆ فەرز نەکەین هەر لەم دنیات و یەکجار مردی سەددام یەکجار خنکیا چۆن سەد جاری تر پێی بکەینەوە وەێ لە بەشی شەخصیە ئینسان وەختێکانە ئەچواتە سەرسەرینەکە پەنج بەشەکەی دەسەکاتە گفتوگۆ لەگەڵ خۆیان نیەتی باشووە خواستێکی باشووە هەستێکی باشووە گفتارەکەی باشووە کەسەکە لە کردارەکەی غەڵەت تێگەیشتووە ئازاری داوە نەگەیە سەوچتە خۆی وەختێ تێتۆ دانشێ منی باڵای ڕوو ئەکاتە منی واقعی ێژێ سزایەداژێت تۆ بۆچی
ئاوا مامەڵە کرد خۆ وەختێ دانیشی تەکی خۆتا شەرحەکەی لە دادگای خۆتا دەرباز بووی ئەوە خوا ئارامیەک دەداتێ چوونە زانی تاوانبار نیت ئەگەر لە دادگا دەرونیەکە تا دەربازنەوەی با خەڵکیش دەرباستیان کرد وایش بزانی خەڵک لێت رازین چی ئەەکەی بەم فێڵە کە بە خۆت کردێ مەگەر نازانی درۆ کردێ هەمیشە ئینسان کەی درۆکە درۆ وەختێک ئەەکەین لاوازین ناتوانین ڕاستی بێژین ئایا مرۆڤێک حەز لە لاوازی خۆیەکە وەختێکانە دانیشتی و لەگەڵ خۆتا شەو لەسەر سەرینەکە لە حمامە لە ئاوێنەکە ڕوانی و بە خۆتا و لە خۆ ناڕەحەت بووی زانی لاوازی ئەمە سزاس ئەمە سزایەکی دەرونیە خۆت ئەزانی بە خۆی لاوازی و خۆت بەهێز دەڕاست مامۆسا قنچوخیت بەرەوە بۆم تۆزێ نیەت ئیسلام چۆن سەری نیەتەکات بەڵێ طبعا نیەت یەکێکە لە گرنگترین ڕەکیزەکان کە ئیسلام زۆر تاکی لێ کردو هەموو کردەوەکانی پێوە پەیوەست کردووە ئەو بەشانێکەوە دکتۆر باسی کرد بە شێوەیەکی دەرونی تقریبا لە مسلمانان علەمای ئیسلامیش هەر بەم شێوازە تەقسیمی بابەتەکان کردووە ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە ڕستەیەکە ئەمەی کۆ کردوتەوە فەرمی وەجیماع الدین ئەصلان ألا نعبد إلا الله ولا نعبده إلا بما شرع واتە ئەوەی دین کۆ ئەکاتەوە دوو بنەمایە یەکەم بۆ خوا خاڵص بکرێ دووهەم بە شێوەیەک کە خۆی دایناوە ئەم بۆم بابەتە عیبادی و شتەکان بۆ هەموو کردەوەیەکی تر لە ژیانە لە چاکسازی و ئەمانە بنەمای شتەکە سەیرەکرێ کەسی وا هەیە نیەتی خراپە شتێک دروستەکە شتەکە ظاهری خەیرە خوا لە قورئانە نمونەی مزگەوتی ضرار دێنێتەوە فەرمی والذین اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل ولا يحلفون إن أردنا إلا الحسنى دوای خوا فەرمی والله يعلم يشهد إنهم لكاذبون فەرمێ ئەو جەماعەتی کەوا مزگەوتێکیان دروست کرد هاتن بە مەبەستی ئەوە دروستیان کرد بێوەن تەفریق و دووبەرەکی بخێنە نێوان مسلمانان سوێنە خۆن ئەڵێن نیەتمان چاک بوو بە مەبەستی چاکە ئەم کارەمان کرد سوێنە خۆن خوا فەرمێ خوا شاهیدە و ئەزانێت ئەوانە درۆوەکەن نیەتیان ئەوە نەبوو کردەوەکان چاکە خوالیان وەرناگرێ قبوڵی ناکە لە بەرامبەر ئەمە کەسانێک هەیە نیەتی چاکیان هەیە بۆ شتەکە بیکەن بەڵام کارامەی چاکەکانتیانە یانی دەسە دەنە کارێکەوە کە کارامەی چاکانتیانێ ئەزانن ناتوان ئەو کارە بکەن واجبە لە سەریان دەستی لێگرن چکە کاتێ دەست پێوەدا خراپترەکە یا نمونەیەک باسەکەن ئەڵێن کابرایە بووە لە ماڵەوە دانیشتون خواردنیان داناوتیان بزنێکیانەتە بزنەکاتە بەلای خواردنەکە وتی وتێتێک کوڕەکەی کوڕێکی بێتی ئەکلێڵسا ئەو بزنە بووەسەوە وتی ئەکلێڵسیا یەک شەقێڵدا تەعالادین کترێکی کرێتە باوەشی دایکی هاتێتە دواوە لە عەلەدنەکە پێی ناتە سینێکە یابراقی کرێتە باوەشی باوکی یەک شەقێڵ داتە سڵاحی تی باوکی وتێتی کوڕە بزن بەردن ئەکل بگرن نیەتی باش بوو بەس کارامەیتیانە تی بزنەکە بەردن ئەکل بگرن جامە بەسم ئەمەیە ئینسان ئەگەر کارامەیتیانە بوو بۆ کارامەی جوانکاری کارەکەی تیانە بوو مەسەبوون من بە نیەتی چاکەوە بێم بمەوێ بینایە دروستکەم دوای بینایەکە ڕمێتە سەر خەڵکە من مەسئولم شەرعەن بەرامبەری لەبەرەوە بانیەتشمەوە بێوەەر ناگرێت ئەو نیەتەی کە لە حەدیسی پیامبەر صلی الله علیه و لە قورئانە خوای گەورە مێروان باسیەکە حديثك لە صحيح بخاري فرمي خواي قولوا هربان فرميتي إذا هم عبدي بحسنة فلا فاكتبوها حسنة فرمي أجر بندكم نيتي شاكي بنوسن بوي شاكا لصحيح بخاري آية فإن فعلها فاكتبوها 10 أجر كردي شاكا كبي كانت دا جار بوي بنوسن فرمي وإن هم بسيئة فلا تكتبوها علي أجر نيتي خرابي كيبو مينوسن فإن فعلها فاكتبوها سيئة أجر كردي يك خرابي بو بنوسن أما تشجوريك يتي كاتي كسيك نيتي شاكي كي هي أو نيتي كوا إنسان بالرازقوي أيوة بيكا وەڕێگەکەی پێ و کارێکی دروستە جێبەجێیەکە کارەکە ئەگەر نادروست بێبانیەتی چاکەش بیکەی هەر خراپە بەڵگەمان لەسەر ئەمە ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا لەسەر بێ کاتێ لە یەکێک لە جەنگەکانە فەرمووی لەناو مەدینە قەومێک هەیە دانیشتون لە هەر دۆڵێکە ڕێیەکەین پێیان لەگەڵمانایە هەر سەدەقەیەکەکەین سەدەقەیان بۆ نووسرێ و هەر چاکەیەکەکەین لەگەڵ ئێمە هەموو کارەکانیان بۆ نووسراوە بەڵام ئەوان نان وتیانەی پێغەمبەری خوا ئەی چۆن لەگەڵ ئێمە خوا بایانە نووسێ ئێمەمان دووە بین فەرمووی حەبەسەهم المەرض لەبەر نەخۆشی نەیانتوانی بێن نەخۆش کەوتن هەموو ڕێگەکان گرتووەتە بەر ئامادەن شتەکە بکەن بەڵام لەبەر ئەوەی کە ناتوانن خوای گەورە مێرەبان بەربەستێک شتێک دێنێتە بەردەستیان ناتوانن دەستیان پێ بگێ بەرامبەر ئەوە خوای گەورە مێرەبان چاکەیان بۆ نووسێ بەڵام یەک نوقتە جێگەی خلافە جەنابی دکتۆر ئینشاءالله کاتی بۆ
تەرخانەکەم دڵنیامە و لایەنی تر باسەکە لە مەوزوعی تاوانە ئەگەر کەسێک گەرەکێتی تاوانێک بکە حەدیثمانەیە فەرمێگەر ویستی تاوانێک بکە نەیکرد بۆی مەنووسن ئایا ئەگەر کەسێک نیەتی تاوانێکی کرد هەموو ڕێکانی کرد دەبەر بەڵام بربەستێک هات بەردەمی گرت یعنی ئەی کرد بەڵام بربەستەکە نەیەڵا بیکە لەو نوقتەیە خلافی لە بەنجانەکە لەو خاڵەیە هەندێکیان ئەڵێن تاوانەکەی بۆ ئەنووسرێ بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەو حەدیثەی پێغەمبەری خوا صلات و سلامی خوا لەسەر بێ فەرمێ ئیذا التقى المسلمان بسيفيهما فالقاتل والمقتول في النار ئەگەر دوو مسلمان بەرامبەر یەکتری شمشێریان هەڵگرت بکوژ و کوژرا و خوارد پیانە خاتە دۆزەخ قالوا يا رسول الله هذا القاتل فما بال المقتول أما بكوجا خواي خات جهنم أي كوجرا بوجهة جهنم خو أي نكوجا فرمي لأنه كان حريصا على قتل صاحبه لبروا أمش هاتبو براكي خوي بكوجا بلام أو أبي كوش بيشوا ما دام نيتي أو بخوابا بكوجا ينوسه هندي علماء لنا ما بلغي لسر أوي كواهر كسيك نيتي تواني كيكر بربست نيهشت بيكا نكخوي مثلا من مي تواني بكم بلام دعي نايكم سار دبمو الله منايكم يا اخوات ترسم شتك بهرحال هندك علماء او قياس لسر همو تاوانك هر کەسێک نیەتی خراپەیەکی کرد بیکە بەڵام بربەستێکی خوای ئاسمانی ڕێی لێگر نەی ئەتوانی بیکە تاوانەکەی بۆ نووسێ قولی ڕاجح قولی ئەو زانانەی کە فەرمێ ئەو حەدیثە تایبەتە بە قاتلۆ بە قەتڵۆ غيري أوا أجر خواي قالوا ميرمان تو أتي بروي تواني بكي بربس نايكي إن شاء الله خوابت نانوس قولي راجح أنا وين بس وقت لا إن شاء الله دكتور با توزك هستكم بيمان للرابردوا با أم بابتا توزك ببسينو بإستاوا واقسم بوبك نات من متفق من اللي قال هاردو ما مستين هي جاد وردت خلافي جنينة وسيداجي شخو بحث أو إشارتي بو أو خلافي فقهاء أكر نيت دد آيني إسلام دا زور جرينجا جبرقو أساسي قبولي عمله حديثي بيخمبر عليه الصلاة والسلام دي بيجي إنما الأعمال بالنيات إنما زماني عربي دا أتاتي حصرية يعني هر عملكي هيش ناي قبول كرن إلا قونيتكي تشاك هبي إشكالية كودرية برزقريكي الكودرية كاتيجو أو ببي شماعك يعني ببي جهي قما ج تهربي بكن باصدن جوان كي ماسيجو أمد كافنيدا علماء مسلمان متفقا جبو خاطري قبولي عمل دو شرطي لازم أو هردو شرطي جو سيدا جاسم برنجكي الشعرية برنجكي مقولتي ابن القيم آني زمان أو بخو آياتي قرآن بيروس بهاتيا فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا أو كسب بتواني هري حزور إخوة تعالى روسبي مقبول هري حزوري خوا قالك او نيتي شاك هبي لعمل جد بالراس بي اجر نيتي شاك بي وعمل نراس بي مطلقا هاي قبول كرن فرق قدنا بين الزانا وفقهاء علماء اسلام ضد موضوع نيت ده آية نيت ده هر تشتكي ده واجبة يانا جمهوري فقهاء دي بيجن نيت لازمة ضرورية بو حمو عباداتا مذهبي حنفي دي بيجي بيوسناكش برقو مروفي بعاقل ممكن نينا كاركي بكي بيقو مقصدي هبي اوتوماتيكي يعني نيتي هيا ممكن نينا الانسان كي شيت بانسان كي دين بي او بين نية بين مقصد تصرفي ديكي او خلافك يم بيجن بتوان بيجن لفظية يجيب يعني حتى نا خلافك يلو زور قرانا لكن قصة النقطي هري جرينج او دو نقطي اساسي هنا او فعلي جوهاتا كرن آية بود دنيا ام بحث دكن يانجي بو آخرت بحث دكن اگر بو آخرت بي جبو قبولي عمل او هردوق نقطة البيوستن نيتي صادق ومخلص بو خدي تعالى وعملي شاك او اساسي قبوله آية وقت يقول نيتي صادق بنيتي بو خوا بنيتي كي باش بي شاك بي لعملنا باش بو او عمل اگر بو خوا بي ممكنة نا اثباتينينا ممكن خواي قورة عفو بكي روجي قيامت لقى او عملي هاد در حقي خلق بي در حقي انسان ده بي دا اخرت دا جناية عفو كرن الا بيشتيقو حقوق عبادة بين دان او بو موضوعي اخرته بو موضوعي دنيا ممكن نينا نيتي تيشاك فعلي تي خراب تبرير بكي وبهتر زانيار امام غزالي امام نووي او نقطة بحثي كرنا واشارات دكن بالحديثكي حادثكي دجياني بيخنبرد عليه الصلاة والسلام رودايا كاتيجو صحابي دي سفركي دبون دي شركي دبون صحابية كي بيخنبر جنابت بوا مش خورة بوا بجنابته او صحابية بريندار بو
سري خدا برينداري هيا من شبكم قال لي جماعات صحابي قلتنا والله حلي نية إلا تسري بشوي غسلي بكي هيكاكا من بريندارم قلت يا النابي إلا تغسلي بكي جارة نية غسلي كريا كاتيجو غسلي كريا أو آفا درباسي بريني بوا وفاتي كريا هاتنا جنب بيخنبر عليه الصلاة والسلام بيخنبر عليه الصلاة والسلام تبلغوا نيتي الصحابيان نيتكي جاكبو نيتي وتطبيقي شريعت بو أو نبو مبرر بين عفو كرن جلومي بيخنبر عليه الصلاة والسلام بيخنبر عليه الصلاة والسلام أو قوتيا قتلوه قاتلهم الله أو كشتن برايخ وكشتن خواي قورا وبكوجي ألا سألتم إذا لم تعلموا وبرسياري كربا وكاتي قوون جاهلا والنازانا وشوبا برسياري كربا أول نقطة زور جرينجا كنجي نيتي تشاك يك حالتي هيا كنجي نيتي تشاك دبي مبرر كاتي قو فعلي خراب بي كاتي قو إنسان نيتي كوي تشاك بي بو أو كارا بو أو إيشا دكتور خاني بحثهن إيشا كيكر أجر هري خفيري بكي دراسة بكي خدمتي بو بكي حمو إمكاناتي جو بيوستن بو جاك سازية أو كارا بين ميدان أو شخ نتيجة دارنا كتبه أو إنسانات قبول كرن حديثي بيخنبر عليه الصلاة والسلام هيا إذا اجتهد الحاكم فأخطأ فله أجران أجر مروفي حاكم قاضي اجتهاد بكي بذلي وسعي بكي خدمة خباتي بكي دراسة بكي سؤالي أهلي اختصاص بكي بيشترجي حكمي وغلط دركت خدان أجرك نخدان أجر سرخطأ خدان أجرك يجبرقو خدمة كريا رابوة إيش كريا كاري كريا أول نقطة وحيدة أوجي كنجي أو إنسانة سؤالي أهلي اختصاص بكي جبيونا كسك يقول نيتي وينا صالح بيجي والله من بوخواي قورا هرم دزيا داروني بكم داروني بري هيا من دشم دزيا داروني دكم بو خاطري بك ما صدقة بو فقير وهجار ومسكينة أو التجاري نايا قبول كرن باش دكتور أما تو نمونيجي زور جوانا وحديثي بيغمري هنا وسلامي خوي ليبي أوي كوت بريناركا إسامنا ما ترجمي جاني آسايب كم بله كاتيك رودايق ليا روايات دكتور رودايق شاتو چۆن روايات بهمو بيورە زانستيكان بيورە پزیشکیەکان برینارەکان خەڵکێکی گشتی نابێ بیجوڵێنی بەدەیان کەس من خۆم هەر لێرە بەرنامەم کردووە لە ئەسنای ئەو ڕاکێشانە نەزانی کە بەحساب بە نیەتێکی چاک من کردومە تۆ کردوتە کابرا لە سارەکە بمایەتەوە دوو پزیشک لە ئەمبولانسەکە باتە دەریان کردایە ژیانی وای لێ نەهات بەڵام تۆ بەحساب شتێکی چاکی کردووە بە بێ زانیاری پەلامە ئەم پەلاماری قاچیە و پەلاماری دەسیە ئەوە ڕوایە مەبەستەکەی من لەوایە هەموو نیەتێکی چاکە لەگەڵتایە مەرج نییە بە تەنها نیەتە چاکە کە بڕۆی بەڕێوە ئەبێ زانیاری و زانیاری تهبێ کاتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەبێژێ خودان ئەجرە ئەو ئەجرەمە گوت ئەو ئەجرە سەروێ زانیاریەیە و ئەو زانیاری نایە ئیلا پشتی خوێندن و دیراسە و پرسیاری و بەحسی کردن یعنی نیەت بە تەنیا نییە یەک نقطە ئیشارەت بکەم بۆ دکتۆر خانی بەری گۆ بەئاخرێ بەری بەرنامەمە دەست پێ بکەن یەک نقطە استودیۆ دەهاتە ڕووداکردن ینی پرسیارێکیشم هاتەکردن برادرێکی دۆستێکی خۆشەویستێکی هات پرسیارێکی بۆ من کرد وەزعکی من تێن ناکەم من ژێ فام ناکەم ئەگەر من بەرسف دابە بووی ڕەنگی وەڵە من تەنێ شێخ و ئیمام و مەڵەمە و غەڵەت من بەرسف دابە یعنی من گونەهکارم تەبلو گۆنێتی من بەرکی بۆ خاتری ئالیکاریەوە بوو لێ هەمان کات دەم یەکسەر بەوەی گوت کاکاوانە ئیشێ منە يا هري باش من باكنا دكتور خاني وما باكنا دكتور خاني بو او موضوع مو او بهتر خداني اختصاصا من نازانم تبلغوا نيتي من حزدكم الي كاربم عند او استوديو بري قوم دس بلا من ناتواني بو تبلغوا بركي او برادر هيفيه كي جوانج مدكي ما مستكي اينيه شاشو منديل وعمامه هيا بس من نازانم بنيتي خوي شاك بنيتي خوي صالح بنيتي خوي صادق بنيتي يقول من آلي كار ويردمي بكم من برسفكي غلط دم أو كاتم من بما بربرس أو كاتم من بما مسؤول أو كاتم روجي قيامته ديجي من خدان جنهم جبرجو من برسف دا بيجو من زانبم خۆڕەنگە ئەگەر بەرسفەکەش بایە بە خۆتە بووتە کاکە خۆ من نیەتێکی باشمێ بەڵام نیەتەکە هەمووی نییە ویستە پرسیار بکەی وتم بۆەوەی شتەکە لە لای ئەوانۆ تێیت بکرێ ئایا حەدیثێکیشمان نییە بەم مەزمونە ئینەمە الأعمال بالخواتم نا إنما الأعمال بالخواتم حديثك بيخبر عليه الصلاة والسلام بأو نقطة هي الأمور بخواتمها يعني نتيجة وينا لكن أو نتيجة دفينيتك صادق تيرها باعتبار دو حديثة
ئێستا بۆەوەی تم بزانن ئێمە دوو دانەڕەوەیەتمان لە پێغەمبەر هەیە دوستون دکتۆر خانی نیەتی باسکرەوە هەم خەواتمی بێگومان یعنی دوستونەیە ستونەی یەکەم ئینەمە الأعمال بالنیات عملش بۆ خاطرێ بێ قبولکردن جەمخوای گەورە دوێنێتێکی صادق شریک بۆ خودی تعالە نەیەکردن بەری بەرنامەکی دووە سەیدای جاسم بەحسە حەدیثێکی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وسەلام کردیە کاتی گوت بێژە ڕۆژی قیامەت ئاگری جەهەنەمە گەشت دەبێ بسێ کەسا یەکی عالمە و ئیمام و خەتیب و بەلاغەتاوی هەیە یەکیژی خودان ماڵ و خزمەتکاریە فەقیر و ئالیکاری دیکێ یەکژی شەهیدە هەر سێ کەس ڕۆژی قیامەتێ تێن ئەو عەمەل و خزمەتەوە بەرتەلەف دەچێ بەرهەبا دەچێ بێقیمەت دەچێ ji ber got nêtê wan nesadiq bû neş بۆ خوای گەورە بوو ji ber wê yekê بۆ خاطرێ گو عمل کار بێ قبولکردن دو ستونی لازمن ستونی یەکەم نێتی صادق نێتی صالح نێتی بۆ خودی تعالە إنما الأعمال بالنيات نقطەی دووەم ستونی دووەم ئەوە گو دکتۆر خانی ئانی بیرامە خوای گەورە ژێ رازی بێ و ئەجر و خێرایی ژێر بنیفسێنێ مەجبیر کردبوو الأمور بخواتمها داویە نەتیجەی کار ئەو نقطەی هەری گرانە ئەمە وەڵام من کار بکەم و من زەن بکەم و من کارێکی چاک دەکەم ئاەتی قورئانە پیرۆزەوەت بێژێ هەل نونەبئکم بالأخسرین ئەعمالە ئەم بۆوە بێژن ئەم بۆوە صحبەت بکەن ئەم بۆوە قسەدانێ بکەن کینە ئەو کەسێ ڕۆژا قیامەتێ ئەو کەسێ گۆ ئەو عملێ بێقیمەت دچێ الذين ضل سعيهم في الحياة الدنيا ئەو کەسێ گۆ عملێ وە دنیایدا بەرتەلەف چوو نەجوان بوو بێخێر بوو وهم يحسبون أنهم يحسنون صنعا هزر دكريجي قوق عملي واتشاكا باشە دکتۆر دەرون ئەوە من بۆیە و پرسیارم کرد گرێداوێکی مەکتەبە ئەخلاقیەکان ئەگەر ئیجازە بدەی بکەم مەکتەبە ئەخلاقیەکان دوانیان لێرا باسەکەین مەکتەبێکە لەسەر نیەت یا وەزیفەی کەسەکە ئەخلاقی وەزیفەگەرای پێژن ئەرکێکە تۆ وەکو ئینسان هەتەو ئەبێ جێبەجێ بکەی بە بۆنەی مرۆڤبوون تۆ بە بۆنەی تێگەیشتن تۆ بە بۆنەی تێگەیشتن لە بەرانبەرەکەوە نیەتێک لە تۆ دروسە بێ ئەبێ عملێ بکەی ئەگەر هیچ کەسێک نەیکە ئامێژن پێ ئەخلاقی وەزیفەگرا کە کانت زۆر پێداگرە لەسەری و لە مەکتەبی کانتی چا نیەت خاڵی سەرەکی عەمەڵ وەک چۆن یەژین یەکێ لە حەدیسەکانەوەیە ئەخلاقێکی تریشمان هەست ئێمە غێری ئەخلاقی وەزیفەگەرا ئەخلاقی لێکەوتەگەراز ئەی لێکەوتەی عەمەڵەکە چییە ێژێ ئەگەر گەرەکتە عەمەڵێکتەوە بێ ئەم دوانە ئاوا تێکەڵ بکەی وەکو مامۆسا فەرمووی ستونی نیەت و ستونی نەتیجە لێرە ئێمە ناژین نەتیجە ستونی لێهاتووی لێهاتووی و نیەت ئەگەر یەک بگرنۆ جا عملەکە ئەتوانین بێژین نیەتم پاک بوو لە کەسەکەیش قوبوڵی بکەیت لەسەر ئەو شتێش کە مامۆسا فەرمووی نوکتەیەک من عەرزکەم بە زمانی عەقڵ ئەگەر نیەت باش بوو بە عەمەڵ ئەمە خۆ پیرۆزە ئەی ئەگەر نیەت باش بوو نەبوو بە عەمەڵ ئەمە شەر خراپ نییە ئەی ئەگەر نیەت خراپ بوو نەبوو بە عەمەڵ باش نەبوو باشە بۆ یەکانە ئەگەر کەسەکە نیەتی خراپی بێ نەیکاتە عەمەڵ خۆی باشیەک ڕووی کردەسە کۆمەلگا لە نمونەی ماکیاولیسمەکەوتمان نیەتەکەی خراوە وەلێ شانسی نەتیجەی چاکی بۆ دەرەچوە وەکو ڕیا و تەزویر و فێڵ و فەنەکە بۆیە ئەگەر نیەتێکی خراپ لێکەوتەیەکی چاکیچی بێت نیەتەکە خراپە وەلێ لێکەوتەکە چاکە کێ لە رازەرەری کردێ خاوەنی نیەتەکە یا خەڵکەکە خاوەنی نیەتەکە ئەوە بە نیەتی خراپی چۆ جارێ هەر زەرەری کرد بە نیەتی چاک و جارێ هەر قازانجەکە ئەگەر نەوێتە عەمەڵیش بۆیە ئەو حەدیسە کە جەنابوت نیەتی چاک ئەگەر بێتە عەمەڵ یەک بەدە بە حەفسە و نیەتی خراپ ئەگەر نەوێتە عەمەڵ بۆیە کانە ئێمە تماشا بکەین لێکەوتەی شتەکەیش زۆر ڕۆڵە بینێ لە کردارەکە و بەشی ئاخریش با ئەمە بزانین کە بۆ ئامی چاکبوون تەنیا نیەت کەفایەت ناکە بۆ ئینسانی چاکبوون تەنها سەرکەوتنیش کەفایەت ناکە هەر کەسێک سەرکەوتو بوو ئینسانی چاک نییە هەر کەوتێکیش نیەتی چاکی بوو هەر ئینسانی چاک نییە ئەبێ نیەتی چاک و سەرکەوتنەکە بدەینەیەکۆ جاک دەستکەوتێکی چاکی باشە دکتۆر نیەت دکتۆر قسەیەکی جوانی کرد وتی ئەسڵەن وابزانم بێ بە پێیەکێک لە وتەی با بڵێن زانایانی ڕابردوو بۆمانە ئەکرێن نیەت شتێکی ڕسم کراو بێ لە ناخی ئینسانە یعنی ئەکرێن نیەت دایمە ئێمە قسەیەکمان هەبێ بۆ نیەت بڵێم نیەتمە بۆ پێشیا سەرکەوت مذهبي حنفي بو من بحثي كر انه يعني ئەبێ هەبێت ناوەکە ئەبێ هەبێت ینی با بڵێنە بێ نازام چۆن
بۆ نمونە من هیچ ڕەمەزانێک ئەتوانم بڵێم 10 ساڵیشە ڕەمەزان نیەتم نێناوە یعنی بڵێم لە ناوی خۆما بڵێم نیەتمە پاشیف ژی نارابێ ئەی پارشە بۆ هەڵاسی نەوەڵا هەر ناخەوینێ سا کو یعنی مەبەستم لەوەی لە ناوی خۆما ناوم نەهێناوە ئەو نیەتە ناوم نێناوە بەس بە ڕۆژوە بم قەزت هەیە بیگری ڕاوەستە قسە وکەم کەڕولاڵێک چۆن نیەت بێرێ ئەوەی ناتوانێت قسە بکات چۆن نیەت وەنیە ئیسا ئیمشەو بۆ تۆ بەیانی بە ڕۆژ وانە لە ئیسای ڕەمەزان نییە ئیسە تۆ لە قەزدی دڵتا نیەتی قەزد نییە ئێوە خۆی ئەوە نیەتەوە ینی بەس نایڵێم ینی لەگەڵ خۆمان نایڵێم ئێستا کاتی مێژی عاشامە بێژن بەڵێ سەدای جاسم بەرمەوە بێژێ دی قەلبی مدە دی دلی مدە دی نیەتێ مدە من 4 ڕکعات لە مێژی عاشاتکە باشە باش يلا يا ربي منيتا 15 ركعات الميجي ضحى بكم الله اكبر سيدا الميجي مي عشاء مقبوله يا الله قبوله شما قبوله جبرقوا اوابري الله اكبر هالقصه دانه قيمتي خونيه اصل يا لا وقصانا هيك اصل لينك اصل يعني دي كولتوري مد كردستان ده هات درست كران بحسابي عالم وفقه وشيخ وملا ملت جاهله ملت نزانه احتمال نازان النيتي وخلي مذهب الشافعيه مذهب الشافعي يعني برأم آلي كاربن والزمان يعني اما حقيقه النوايا حقيقه محلي بيت كاركبا من توضيح يبدا لبرو دواي اشكال دروسنا بلا لما مذهب الشافعيه تفسيري نيتي انكرو الين نيت بريتي لا قصد تعين وفرض اگر اشتكى فرض بو ابي الدلتا باعتقادي فرضي وبيكي وتعيني بك أم لجنوجيني ورايا أم رجو بمان رمضان أجرم أم رجو بو السنة أجرم أو تعينا وقصدش ذهبه ألين لبر أوي هي وسوسي بدو جمعنا لبر قاتري جمعكي وخلقي عوام وتيانا بدم بيجي باشتري بوتي ترنجات تيلا أم دولار راوكي لو بابو يا رمتيك كما مساهمة لدرون الناسيا وقت كان كسك شيء نازانين شيء سيجين فكرة كانوا بدنجي برز بيجه بالضبط فكرەکانی یا بیر و سەرەوە فکرەکانی بەدەنگی بەر وەختی ئینسان فکرەکانی ئەنووسێتەوە خۆی کەم و کورتی فکرەکانی بۆشاییەکانە دۆزێتەوە لە کاتی نووسینە تەطبیقیە باشە دکتۆر من ئەڵێم ئەمە هەر هەمان پرسیاری کە لە دکتۆرم کرد نیەتە زانستیەکانە و نیەتانەی کە پەیوەندی بە ژیانەوە هەیە تۆ بۆ خۆت نیەت ئەنووسیتەوە لە ناخی خۆتە یان پرۆسێکی پەروەردەییە کە تۆ گەینێ بۆی کە بەردەوام نیەتێکی هەبێ بەردەوام هیوایەکە هەبێ بەردەوام بێگومان گفتارێکی دەرونیە کە ناوترێ بەڵام لە ناوە من ئەیزانم تا نەوێتە هەست من بۆیە وتم مرۆڤ 5 بەشە باوەڕ و هەست و خواست جاوێتە گفتار و کردار ئەم سیانەی وا لە ناوە بەس خۆی خەوەری لێ هیچ کە خەوەری لێ نییە باوەڕمە کاتی نوێژی عیشاس هەستم ئەوەیە هەڵسم بیخوێنم بۆی وەزیفەکەم ئەنجامدایە خواستیچم وەیە بچم دەستنوێژ بگرم و ئەم سیانەی ناژم ئەگەر تۆ لێم پرسی چێکێژم گەرەک من نوێژی عیشا بخوێنم گفتار و کردار دەرەکین بۆ تێگەیاندنی خەڵک و ئەگەر کەسەکەیش بەشێکی دەرونی شپر زوێت بە گفتارە دەرونی و کردارە دەرەکیەکەیش ئادەی بزانە چیەکەی بێژی تا من یارمەتی و بکەم باشە تۆزی ئەمە ڕوونکەمەوە بۆ نمونە کەسێکە وەسواسی هەیە کەسێکە لە ناوە خەمۆکیەکیە قەلەقیەکێ مێژین فکرەکانی بێژە ناتوانێت بێژم ئادەی بزانم چیەکەی تا من چاوم تێوێ عیبەکە و بدۆزمەوە بۆ یەکانە هێمە وەختێ ئەژین هەر مرۆڤێک ئایسە لێرا باوەڕ و هەست و خواستی خۆی بەس خۆی خەوەری لێ و بە ئەمانەیش هەموو ئیشەکانی بەڕێیەکە بەڵام ئەگەر گەرەکمێ بێژم چیەکەی یا بە کردار یا بە گفتار ئەی خاتە بەرچای منیش بڕێکات ێژی بەخوا ئەوە هاتیان مارچێکم نازانم بێژمی نەبووە ژی نازانم چۆن بێژمی ینی هەستەکە هە باوەڕەکە خواستەکە تەطبیق نەکریا ئەگەر بتوانی بێژیتی منیش لێی تێگەم بڕێکات خۆیی لێی تێناگەی بۆێژن بێژی ئەگەر کەسێکە تێتە لای دەروون ناس بۆچی مەجال لێ دەینێژن قسەکان باشە ئینسان هەیە بێنیەت بێ لە ژیانە نیەتی عەمدی ینی خۆی ئاگای لێبێنە وەلی هەمانە بۆ نمونە ئینسانێک شەو هەڵەسێ لە شەوە بەدەمی خۆ ئەچوە ئەخواوتێتەوە ئەخەفێ خۆی خەبەری لە نیەتەکەی هەیە بیستوتانە کابرا لە خەوار ڕێکات خۆ نمونەی ئەوە واوتمە چتە بەری سەلاجەکە ئیکەیتۆ تێ مکانیسمێکە لە دەرونی بەشرا ئەو مکانیسمە تۆیش خەوتی خۆی ئیشەکە بۆ نمونە کابرای بەنجی بەنجە دڵی لێدایە لێ نەدا لێدا
خۆی توانێت ئەسا تۆ توانی نیەت بکەیت دڵ بوێسێنی نەخێر بڕێچت ئۆتوماتیکە لە ناو خۆی ئیشەکە بە نیەتی تۆ ئیش ناکە و بە نیەتی تۆش لە ئیش باشە هەموو ئینسانێک گریمان نەدینی هەیە نە زانستێکی هەیە لە سەحراکایە لە بیابانێکایە هەر خۆیەتی کەسی نەبینەوە ئەو شتانی کە ئیکا لە نیەتی خۆیە شتێک هەیە پێی بڵێ ئەمە خراپە ئەمە باشە ئەگەر یعنی ئینسان خراپ ئەزانێ نیەتی باش و خراپی خۆی باش و خراپی ئەخلاقی نازانم بزانێنەوە لێ باش و خراپی ژینگەی خۆی زانانی ساخر قسەکە زۆر قوڵیەکەی تۆ بەنامە ناکرێت ئیسا تماشا وەختێژی گوناح و سەواپینی دینە خوا تەعینیەکات وەختێژی باش و خراپینی باشە تۆ لە زانستەکەی خۆتۆ من لە بەڕێزانیش ئیسا من لەو ساحەی عقلی ئەخلاقی و عقلی دینی نییە برسیمە بە دوای خواردنێکە ئاگەڕێم نیەتمەوەسە خۆم تێرکەم وەێ ئایا ئەزانم کامە خراپە بۆ تێرکردن کامە چاکە بۆ تێرکردن بایۆلۆژیم دوای یەک جار کردار فێرمەکە خواردنێکم خوارد سکم چوو خواردنێکم خوارد سراحەتم کرد جاری دوم ئیتر ئەزانم چی باشە و چی خراپە نیەتێکی معریفی ژوا لە ناوی منە کردارەکانم دوای عمل بخەمە بازنەی چاک و خراپ و دروست و غەڵەتەوە باشە ینی بۆیە مرۆڤێکی عاقڵە یا متەفەکرە کردارەکانی ئەگەر ئەوەڵیش بە بێ زانست بیکات دوای کردنەکە لە ڕووی ئەزمون ئەوێتە سەگی مەحەک چاک و خراپ بۆی ئیتر بۆ دوات باشە هەمان ئەم کەسەکە لە سەحرایەکە هیچ کەسیی نەبینەوە زەلامێک ئەلێرە لە ژێر دارێکە پەڕۆیکی یاوە بەسەر دارەکە بووی کە بێ بە سێبەر بووی بڵێ ئەم ئینسانە ئەزانێ ئەمە خراپە ئەگەرم پەڕۆیە لابە بێگومان ئەگەر بزانێ کەسەکە بۆ فێنکی کردێرە وڵازانێ خراپ یعنی چۆنەڵی شتێک هەیە لە پشتی سەری ئێمە بۆ آخر با من نمونەیە بێژم من هەر خۆم لە تەمەنی تقریبان بۆ ماستەر خوێندنما من ئانفلانزان بوو لەرزم کرد بوو خۆمم داپۆشی و چوومە ژێری بەتانی و کتێبمە خوێندەوە بۆەوە ئیمتحانەکەم نێزیک و بە کتێبەکەەوە خەوم لێ کرد و تام چووە سەر تووشی تەشەنوج بووم. دایک و کەسەکانم بە دەورماون بۆ یەکێکیان نیان نەوی و لەم بەتانی لای بۆن سۆبەکەیان بۆ زیاد کرد بوو. بۆ ئەوەی وایانزانی و من سەرمامە ئەم بەتانیە هیچ بەشم ناکە بە سۆبەکەی چم بۆ زیادکەن هەڵسام کە چوم دەرگا بکەمەوە ئێستا براو خۆشکان مەکەوێتە بیریان نەمزانی دەرگا کامەسە چون لەو کاتە مێشکەکە جێ چوم دەلاقەکە هەرچێک مەکرد نەکریا وتیان چییە وتم بموەنە دەر خەریکم ئەمرم کە چوم بەفرەواری چوومە ناوی بەفرەکە ئاوا دانیشتم بەفرەکە لێدامتم خوا ماڵتان ئەوانکە نەتانزانی من خەریکم ئەمردم تام گەیوە نێزیکی چل بوایەتە 41 مێشکمەوێسیە کەن دێمە چوزانین تۆ لەرز کرد بوو. ئەگەر کەسەکە بزانێ خۆی ئەم سێبەریەکرەوە خۆی لەبەر ئەم سێبەرە شاید جلیدایەوە دارە وشک بێتەوە ئیسا خۆر چرخیا بێ بووێتە سێوەربووی من نازانم ئەگەر بە تێگەیشتنەوە کردی ئەزانێ خاسی خراپ ئەگەر بێت تێگەشتن کردی غێری عەمدە من چوزان دوا قسەم بۆ بکە. من حەزەکەم بابەتێک ئاماژە پێ بدەم زۆر گرنگە بۆ پێویستە بە مەوزوعی سێمە کەسانێک هەیە لەوەچێ بە نیەتی باشەوە بێت تەکفیری ئەمە بکە تەکفیری مەلای ترکە تەکفیری خەڵکەکە قسە بەمەکە وازانێ بۆ دینەیکە من حەزەکەم حەدیثێک باسەکەم لێرەی شەڵا ئەمە یارمەتی ئەم بەرنامەی خۆماندا و قسەیەکی باشە خی گەورەی لێمان قبوڵکە ڕۆژێکیان پیاوێکی ئەعرابی دەشتەکی هات بۆ مەدینە هاتە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکان لە چواردەوری بوون وتی داوای کردی ئەی پێغەمبەری خوا یارمەتیم دا شتێکم دەرێ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی پێ بوو دایە دەسیوە سەری دەموچاوی کەسەکەی کرد هەستی کرد وەکەم یێزانێ پێغەمبەر فەرمووی چاکەم لەگەڵ تا کرد وی بێژێ ئەمە چاکە خۆ شتێک دەنەوە بێ بەرامبەر چاکەیە ئەڵەوتی پێغەمبەر فەرمووی چاکەم لەگەڵ تا کرد وتی نە کەوتی نە سەحابیەکان تووڕە بوون هەڵسیان پەلامانێندا و پێغەمبەر فەرمووی واز بێرن وازی لێ بێرن نەیەڵا خەریک و لێیدەن لەسەرەوە ئەڵەی تر سەحابەکان بێتاقەتی دوور کەوتنەوە لێ ئانە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵسیان ناو مەجلیسەکە چووە ناو ماڵی خۆیان پرسیاری کرد لە دایکە عایشە چیمانەیە لە ماڵ شتێکی بۆ دەستەبەر کرد و ئەعرابەکەی بانکردی بێرە ماڵ هات هێنایە ماڵ لە ماڵ دانیشت و شتێکی پێدا و فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چاکەم لەگەڵ تا کرد فەرمووی بەڵێ جەزاک الله خێر نیسە چاکە ئەمە بەس فەرمووی دەی ئێوە شتێکت خسە دڵی هاوڕێکان و با بچین دڵیان پاکۆ بکە ئەڵاوسیان چوون ناو مزگەوتە و بەرچاوی سەحابەکان و پرسیایی لێ کرد فەرمووی ئەعرابی شتێکماندا پێت بەلاوە لێمان ڕازی نەبووی ئێستا لێمان ڕازی شتەکەمان چاک بکرن فەرمووی بەڵێ جەزاک الله خێرن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نمونەی من و ئێوە وەکو زەلامێک وایە حوشترێکی لەدەست هەڵهات بێ و ڕابکە خۆی بزانێت چۆن حوشترەکەی خۆی ئەگرێ
خەڵکەکە ڕاکە هۆی لێکەن و حشتەکە تابێ ڕاکە ئەڵێ کاکە بیکەن لە ڕێکەوە وازم لێ بێن خۆمەزانم چۆن بیگرن بەس ئێوە قسە مەکەن ڕاست لێم مشکل لێم تێک مەدەن من خۆمەزانم چۆن حشتەکەی خۆمەگرمەوە نمونەمان ئاوایە کاتێک تۆ دێی بە ناوی دینەوە بەرەبیتە خەڵک بزانە تەداخلی کاری پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بانیەتیشت پاکی و قبول نییە کاک دەروون ئیجازەی منە دەیچکێکی پێ زیاد کەم چاکە بەم شێوەوە جنابوت ئێمە یا لەگەڵ خەڵکایەکەین یا بۆ خۆمانێکین ئەوە ڕوانگەیەکی فەلسفەی ئەخلاقیێژە ئایا تۆ چاکەکەی لەبەر ئەوە بۆ خەڵک چاکە کردووە ئەیکەی یا لەبەرەوە بۆ خۆی چاکە کردووە ئەیکەی کە وەختێ چاکە کرد پێوەرمان ئەمەیە مەساڵەکەی زۆر سادەست بەچکە بەرازێک کەوتە سەقڕ و کەسێکە چوا دەربازێکە ئەو فیلسوفەکە لێ پرسێ بۆ ئەو بەچکە بەرازە دەرباز کرێژێ لەبەرەوە دەربازم کرد دەربازینەکە مەخنکێ دایکەکەی بێتاقەتە لەو بەر وەختێ تێنەوە ماڵێژێ ئەی ئەگەر دەرباز نەکردایە کێ بێتاقەت و خۆم بێتاقەتەوە وتی بۆ یێژی لەبەر ئەو کردم چاکە لەبەر خۆت کردی ئەبێ نیەت کابرا لێی تێبگان نیەتەکە چییە ئێمە زۆر کەس وەکو مامۆساوتی ڕەنگە ڕخنە لەم بەرنامە بورێ بەبێت تێگەیشتن شەرتی نیەت وتم ئەوڵ خۆت بناسی لە دڵی کەسەکەەوە بڕوانی بۆ شتەکە تێگەیشتن و بۆ دروست بێت لەولا ئەتوانی ئەم نیەتە بەرەو عەمەڵ و بەرەو نەتیجە هەدایەت بکەی کابرا بە بڕگەیەکی بچووک هێرشە کاتە سەری کەسەکەی ژە نیەتیشم چاک بوو کابرا ئلحادی کرد و کوفری کرد دەی تۆ خۆ هێشتا تێنەگەیشتی چۆن نیەت و چاکە ئایا هەدەف ڕێککردنەوەی ئەو یا خاڵیکردنەوەی خۆت و ئەمە بێژە بە من ئەگەر خاڵیکردنەوەی خۆتە بۆ ناوێنەی چاک ئەگەر ڕێککردنەوەی ئەوە بۆ لێ تێنەگەیشتووی ڕاست لە جوانی نیەتەکە یەکەم ڕۆژاتین بۆم بەرنامەخانی وتی کاکەوە دەنگی بەرز گوێم لێ بگرن وا گوێتان لە نیەتەکەم وێ وتی کاکە من ئەوە نیەتم بۆ خوا خاڵس کرۆ خوایە من بۆیە بۆ ئەم بەرنامەتێم گەرەکمە ئیشکالێک کلێنێک ناو کۆمەلگایە بووینە هۆکاری چاکردنەوەی ئەو لەبەرش بابەتەکەم تەبایی بوو دەستی خۆش بێ دکتۆر یەک دێڕی کورت ئەگەر هەیە و ئەگەر نیشە با بڵێت خواحافیز نیەتێتە من نازانم خوای گەورە مطلع على سەر قەلبیتە من بخوا ئیمکاناتی من نین قدرەتی من نین دلێتە چ تێدا هەیە بەرهەمیتە من دبینم دەست خۆش تەراوی حەکەمان دەست خۆش خواحافیز